ئەو قەمسەلەیە مەسەڵەن ئەمە 2000 لەوانە لە دوکانێکی بە 200,000 دیناری بیکەن قەمیسێک بە 5,000 10,000 دیناری لێرە بە 1000 دیناری دەکەن بەڕاستی فەقیر فەقارە ئیسفادەی لێکردیە ئەنی شتی باشە لە بۆ خەرکەی بەس جومعانەیە و بازاڕانە جومعەش خەرگەکی وە بێ ئیشەکە دێتن لێکان دەگەڕێ مەجاالیەوە هەیە هەشا بە شای بکرێتن بەڕاستی شتی باشە. بازار خۆشە وەڵا زۆر خۆشە خەڵک شتمالی دەکڕێ چتەرزان دەفرۆشین لە مۆڵ و چتان گرانە بەس دیرە هەرزانە. ئێمە لە سلێمانیەوە هاتوین ئەمە یەکەم جارمە بەشداری ئەم پێشەنگایە بکەم وەکوونەوە بیستمە بەڵام وەکو هاتن نەهاتوم ئەمە یەکەم جارمە بە خۆشحاڵی ئەوە زۆرم پێخۆشە شتێکیاوە چکە شتی خۆماڵی شتێکی ترە وەک لەوەی لە شوێنێکی کە لە دەرەوە لە بازار بکرێ. ئاماژ لەم پێشەنگایە دۆزینەوەی بازاڕە هێنانی کڕیاری دەرەوەی پسوونی پارێزگاکەیە بۆ ئەم پارێزگایە بۆ ئەوەی بەرهەمەکانی جوتیاران بە نرخێکی باش ساغ بنەوە. بەخشە بۆ نەخۆشیەکانی دڵ و کاریگەریە لە باڵەساندنی پاڵەستۆی خوێن. زەیتون لەشمەنیە سەکات و مەتواناوێت دەرکەوتووە ئەو شەرانیش. This is not fun. She's your friend. You should accept her for the way she is. They laugh at me when I have yours. يحكمون ويضحكون. ئەم ئاهەنگە ئاهەنگی دەرچوانی قوتابیانە و ئەو قوتابیانش کە وەرگیراون لە تەمەنی 6 ساڵیەوە هەتا تەمەنی 15 ساڵ وەرەگیرن فەئەمڕۆژ ئینشاءالله دەرچوان یەکەم دوفعەیە کە دەرچن ئاهەنگیان بۆ ئەنجام ئەدرێت. سپاس بۆ معلوماتەکانمەکەم و هەوڵیاندا بۆ سێمانگێ من فێرکەن عوسمان ئینگلیزی و عەرەبی و ماوادەکان من تڵمات و ئایمات و طەریقە العەبقەریە دەستخۆش بۆ دایک و باوکم و من هەوڵیاندا بۆ من فێر بم و زۆر مەمنون.